کاکە برایەکی بەڕێزم لایە ئێ پرسیاری کەسێک دەکا ئەگەر لە حاڵەکی باشی بیڵێ بڵێ باشە باشە کاکە باشە شکر باشە زۆر باشە ئێ دەزانی ناوەکی چ بوو حەسەن یەنار دۆزیویانەتەوە بەڵێ کاکە دەتوانین ڕێیان لێ بگربستنە لای نەخێر کاکە هەوڵدەن بگەڕێنەوە لای ئەو بەدوای منەوە وانە چۆن دەڵێ ڕێک وایە کاکە تۆفیق شوێنی ئەو پیاوە بزانە خۆتی پیشان نەدەی تۆ دەناسێ تا بیر نەکەوێتەوە تێگەیشتم کاکە کاکە گەر بیرت کەوێتەوە دوای دووبارە پەیوەندی پێ بکەمەوە نەیکەیتەوە گەر بیری کەوتەوە ئەو شتە دەبیرە کاتە یارەکەمان بەجێش کردوتم بەڵێ کاکە بیکە نا هیچی نەدەزانی کاگەمین ئەوە خانووی نوێیەکەی بەڕێزەکەمانە شایەتی تۆ زۆر تەواو گەورم برادەرە گەنجەکەم گەر دەڵێ با ئیمڕۆ لێرەوە 10 ساڵگرین وانە سەلما خانم تۆی بۆ لای ئێمە هێنا ئێمە نامانەوەی تر سەلما خانم دڵێ لێمان بڕەنجێ کاگەزەل خۆی دەزانێت کەی لەسەر مێزەکە هەڵدەستێ $4 ملیۆن مەسەر مێزەکە دۆڕاند لە یەکەم یاریدا تەواو هەناسەیەک وەرگرە هەناسە چی وەرگم خات و سەلما ئەمە لە ژیانمدا یەکەم یاریمە هەموو پارەکانم دۆڕاند سارد بوونەوە تو ئەفەندیاتیت باشترین یاریزانی پیاوە ئەوانە دەزانن چی دەکەن ئامادەرە مونتاویمە ئێرە زۆر لە قومار نازانم بەڵام ئەوە 10 ساڵە کاک حەسەن دەناسم ئەزەل زۆر خۆشحاڵە وا دەزانێت کۆتایی پێهێنایی حەقێتی سەیریکە هیتر شتێکی تری نەماوە لە تۆی داوا بکە بەکاری هێنایی و فڕی دای تەنانەت لە بیریشی کردی ئەمە مانای چییە؟ دەرفەت ئەمە دوا پارەمە لەسەر مێزەکەدا ئێمڕۆ هاوڕەیەکی خراپت بۆ خۆت هەڵبژاردووە لەوانەیە هەڵە بژێردرابێ هەروەها لەگەڵ پارەکە شەرمەی-خانیش چی؟ سەلما خانم گوێتان لێبوو گوێم لێ نەبوو کاک حەسەن لەم ساتەوە ئیتر ئەوەی ڕوویدا نەگوێم لێ بوو نەبینیومە کاگازات ئەتۆ بە چ پیاوێک لە من تێگەیشتووی بە پیاوێک کاتە خانوێکی جوان دەبینێ هەرەوێ بەدەستی بێنێ ئەزەل هەمیشە شەروانیە خانمەکەتان ڕەزامەندی هەیە؟ دڵنیام ڕۆژێک لە دەستی دەدەی تۆش مرۆڤی تۆش لە خاڵێک دەیدۆڕێنی ئەزەل گەر بەڕاستی دۆڕاندت
قمارچی قەرز لە قەرزدار وەردەگرێت شەرمین. لەسەر ئەو تاکە خانووی کە حەسەن بەگرە دەستی ماوە. تەواو کاکەمین شایەدی؟ کاگەمین کە هەرچی مڵک و ماڵی هەیە بیخەرە سەر حسابی من. بوەستە کاگەزەر ئەوە نابێت ئەتۆ نابێ هەڵ بەجێ بێڵی. کاک حەسەن تەواو هیچت نەماوە تا یاری لەسەر بکەیت. ئامان هیچ شتێکت نەماوە. نەماوە گەراوە جێبێڵین ئێستا دەگری بەڵام دوایە کێشەمان بۆ دروست دەکە ها جا چی بکەین دەکرێت بیکوشین چیم لە خۆم بۆچی دوودڵۆم بە شەرمین قەدا بێرمە کەوتم لەوێ بەجێ دەهێشت ناتوانم هیچ کەمتان نەس بدەم. دێوە مەزانی من لەوە تووڕە نیمە من لەوە تووڕم ئاوە لەو پیاوە کرد ئێستا شەر بەسە یەک پیان نایەتەوە. بەخێراتی بۆ یاری. کەس هەیە لە ڕۆژێکدا هەموو شتێک لە دەستە من لە دەستەمدا. باشە بۆ مەبەستی ئەو پیاوە چی بووکەوات بەسەر بێنی؟ من بۆ ئەو دنیاە زۆر باش بووم بەڵام ئەو دنیاە بێوەفایە ڕۆژێک یەکێک هات و زەرفەتی خواستەوە و ڕۆتی قوتی کردم. باشە و کاتی چی لەگەڵ بوو بەبیر دێتەوە؟ پیاوێکی خەڵەوی سمێڵ گەورە. کامی؟ ئەوەی تریش ئەو کچە شەرمین. شەرمین؟ ئەوی دیکەش گەندێکی ڕەشتاڵی درێژی لاوازی بەڕدێن بوو. ئەویان کەسێکی چاوجێڕی زیتووریا بوو زمانشی دەگرت. هەروەها باسی ژنێکی شت کرد ئەو ێزەلی بە توناسان. سەلما خانم یەکێ لە موسیقاژەنە کۆنەکان ئەو بوو کە ئەزەلی لەگەڵ خۆی لە فەڕەنسەوە هێنا بەڵام باوەڕ ناکەم دەستی لەگەڵ بێ. ئەو ژنێکی بەڕێز و جیاواز بوو زۆر ئینسانێکی بەڕێز بوو لەو خانەدانانە بوو. باشە و خانمە نازدار هیچ ناونیشانێکی نییە؟ هەموو کەسێک لە کۆتاییدا باسی تاوانەکانی دەدا. نەحساب بۆ ئەو دەکرێت چێت کوشتووە نەبوو ئەوەی چێش جاندووە. بەڵام هەموو کەسێک لە کۆتاییدا سزای تاوانەکانی وەردەگرێت و پاراشی چاکەکانی شەدرێتەوە. ئەزەل ئەمە مفاجەیەکی جوانە. وەرە ژوورۆ تکایە. سەلما خان ئەگەر هەڵە نەبم تۆم خستۆتە مەترسیەوە. تۆ یەکەم کەس نیت نیگەران مەبە. وەرە با لە کاتی چا خواردنەوەم قسە بکەین. چەند پرسیارێکت لێ دەکەن. شاردنەوەی هەندێک شت بۆ ئێمە باشە.